ڕێگەی گونجاوە ڕێگەیەک کە لە بەرژەوەندی گەلی کووردا بێ سەرڕای سەرجەم گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستانەوەیە هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان ڕێگەی هیوار و دەیالۆگ و توێژ و دانووسانەوە کێشە و ململانی سیاسیەکانیان چارەسەر بکەن بەبێ دەسوەردانی دەرەکی بۆ بەبێ ئەوەی گوێ بۆ دوژمنان و نەیارانی کورد بگرن بەرژەوەندی باڵاکانی گەلی کورد لە بەرچاو بگرن و بەرژەوەندی هەر پارچێ لەم پارچانە بەجیا ڕەچاو بکرێ بتوانێ خۆ دوورخستنەوە لە بەریەککەوتن و پاراستنی بەرژەوەندیەکانی هەر پارچەیەک ئەوە خزمەت بە بزاوی ئازادی و نیشتیمانی گەلی کوردەکان لە هەموو پارچەکانی کوردستانەوە پێچەوانی ئەوەوە جگە لە ماڵوێرانی و نائومێد بوون و پاشە کشە بە پێشوەچوونی دۆزی کورد خەڵکی کوردستان و میلەتی کورد هیچ کەڵکوی سوودێکی لێ بەنابینێت. من هیچ بربەستێکی وا نابینم بۆی کە لایەنە کوردیەکان دانەنیشن و ئەوەی کە بربەست بێت لە بەردەمیدا لەوانەیە خواستی دەرەوە بێت و فشاری هێزی دەرەوە بێەوە بەرژەوەندەکانی وڵاتانی دەوروبەر بێ کە ئەم هێزە سیاسیانە دوور بخاتەوە لەوەی کەوا پەنا بۆ دانووستان و لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن. بێگومان بەرژەوەندیەکان و پەیوەندیەکانی ڕابردوو کاریگەریەکانی دەوڵەتی تورکیا لەسەر باشووری کوردستان دیارە کە بەرژەوەندی گەورەی لە هەرێمی کوردستاندا هەیە کۆمپانیەکانی هەیە کاریگەری گەورەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە دەکرێت ئەو کاریگەریانە بن کەوا ڕێگر بن لاوەیکەوە ئەو ڕێکەوتنانەوە ئەو دانووسانانە بێتە ئاراوەوە لە کۆتایشدا بە تەسەوری من پێدەچیە هەر زمانی دانووسان و دیالۆگ بەسەر تند و تیژی و بەریەکەوتندا ڕوو بێتە ئاراوە چونکە ئەو خواستی خەڵکی کوردستان و گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستانە پەنابردن بۆ تند و تیژی و چەکەوانە بە خەیاڵی سوور دەزانێ وەک بە کارێکی حرام لێکرا و نەفرەت لێکرا و بێزراوی دەزانێ لە مێژووی کورد لە ڕابردوو لە ئێستاشداوە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی خەڵکی کوردستانانیەوە هیچ هێزێکی کوردستانی باوەڕ ناکەم جارێکی تر زاتی ئەوە بکەکەوا دەست بۆ چەک و ململانی تند و تیژی لەگەڵ ناو خۆی کوردستانە بێت. گرنگە بۆ میلەتی کورد بۆ گەلی کورد بە هەموو پارچەکانیەوە کە بپارێزێ ئەم ئەزمونەی کە لێرە هەیە سەرڕای هەموو کەم و کورتەکانی جێگەی ئومێدە بۆ هەموو کوردستانی گەورە و لە ماوەی ڕابردوودا لە هەموو پارچەکانی کوردستانەوە ئەمە پەناگا بووە بۆ بە هەر شێوەیەک لە شێوەکان کەڵکیان لە پێگەی هەرێمی کوردستان وەرگرتووە لەبەر ئەرکی هەموو هێزەکانی ترە بارودۆخی مراعاتی بارودۆخی هەرێمی کوردستان بکەنەوە بتوان ئەم تەجروبە ئەزمونە بپارێزێ پێش بخرێ ئەگەر کەم و کورتەکانی چاک بکرێ بۆ ئایندەی بزاوی ڕزگاری لە هەموو کوردستانی گەورەدا ئێرە گرنگە و دەبێ بپارێزێەوە لەم پێناوەدا ئەگەر قوربانیان داوە هەندێک دەبێت قوربانی زیاتریش بدەن زیاتر ئارامی سەبر هەبێ دەزانین دنیا و جیهان لە دووڕیانێکی گەورەدایە بە تایبەتی لە دوای سەرهەڵدانی پەتای کۆرۆنا هەموو جیهان گۆڕاوە پەیوەندیەکان گۆڕاوە ئابووری گۆڕاوە ئابووری ناوچەکە هەرە گۆڕانکاری بەسەردا هاتووە نرخی نەوت داڕووخاوە یعنی زۆر گۆڕانکاری کە هاتووەتە ئاراوە خەڵکی ئەم ناوچە حکوومەتەکان حیزبەکان هێزەکان خۆیان بۆ ئامادە نەکردووە و جیهانی ژیانی بە جۆرێک لە جۆرەکان تووشی ئیفلیج بوون کردووە ئەمە کوردیش بێبەرینیە لەمە حکومڕانی کوردیش بێبەری لەمەنیە هێزەکانی کوردیش بێبەرینی لەبەرەوە لەگەڵ ئەم بارودۆخە تازە کاتۆدا ئەرا دەبێ هەموو هێزە سیاسیەکانی کوردستان چ لە باکوور لە ڕۆژهەڵات لە باشوور لە ڕۆژئاوا خوێندنەوەی وردیان بۆ ئەم بارودۆخە هەبێ و بتوانن بە ئارامیەوە بە خۆڕاگیریەوە چاودێری بارودۆخەکە بکەن چاوەڕوانی لێکەوتەکان و ئاکامەکانی ئەم پەتا و ئەم گۆڕانکاریە گەورە بکەین دەبینین گۆڕانکاری گەورە هاتوتە ئاراوە لە جیهان لە یەک جەمسەری ئەمریکا ئێستا گۆڕاوە بە جەمسەری تازە هاتوتە ئاراوە لە جیهاندا ململانیەکانی نێوان چین و ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەمانە پێشاتی گرنگ و سام ناکەن بۆ ئایندەی جیهان بەگشتی و کوردیش لەم هاوکێشە بەدەر نییە لەبەرەوە زۆر گرنگە بۆ سەرکردایەتی کورد لە هەموو پارچەکانی دەڵێم چ لە قەندیلەوە بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ قامیشلو بۆ هەمووی بە وردیەوە لە ئاست ئەم گۆڕانکاریانەدا بنوە پەلە نەکەندا هیچ بڕیاردانێکداوە چاوەڕوان و خوێندنەوەی ورد بۆ هەموو ئەم گۆڕانکاریانە بکەم ئارامی ئەوەیە گەڕانەوەی بۆ دیالۆگ
بۆ دانووسان لەسەر مێزی توێژ و بەڕەچاوکردنی بەرژەوەندی باڵاکانی گەلی کورد لە هەموو پارچەکانی داوا پاراستنی هەر پارچە و بەرژەوەندیەکانی خۆی و مراعاتکردنی یەکتر و دەستبارگرتن لەگەڵ یەکتری داوە ڕێنەدان بۆ دەستوەردانی دەرەکی وڵاتە داگیرکەرەکانی کوردستان و نەبوونی درز و کەلێن لە بینی خۆمانە داخستنی هەموو دەرگا و پەنجەرەکانە بەڕووی دەستوەردانی دەرەکیدا ئەوە ئاسایشی استراتیجی خەڵکی کوردستان دەپارێزێ نەکردنەوەی دەرگا و پەنجەرەکان و گوێگرتن بۆ خواست و داخوازی و بەرژەوەندەکانی وڵاتانی دەوروبەر ئەوان هیچ شتێکیان نایە لە قازانجی کورداوی ئەوان خێریان بۆ کورد ناوێ پێشکەوتنیان بۆ کورد ناوێ ئارامیان بۆ کورد ناوێ ئەوان دەخوازن ئەوەی هەیەتێکی بدەن دەیانەوێت ماڵی کورتێک بدەن دەیانەوێ ئاژاوە ناسەقامگیری هەر شتێک کە زیان بە خەڵکی کوردستان بین ئەوە خواستی ئەوانە